زۆر سپاسانەکەم. مامۆستا سەرنجی بەڕێستان بە جارێ بزانم لەسەر ڕۆژی جیهانی خۆراک و بۆ ڕۆژێک دیاری کراوە بە ناوی خۆراکەوە لە تەواوی دنیاە چالاکی ئەنجامەدرێەوە و چالاکیانە چین کە لە تەواوی دنیای بۆ هۆشارکردنەوەی تاک بۆ خۆراک ئەنجامەدرێ لەمڕۆیە. بێگومان ئێمە زانین یەکەم جارە بێ بزانین ئاسایشی خۆراک چییە؟ ئاسایشی خۆراک بریتیە لە توانای وڵاتێک یاخود هەرێمێک کە خواردن بۆ تاکەکانی کۆمەلگا دابین کات جا ئەو بەرهەمهێنانە چ لە ڕێگەی ناوخۆ بێت چ لە ڕێگەی دەرەکیەوە بێت. ئێمە ئازانین هەموو مرۆڤێک بەبێ خواردن ناتوانێت بژین لەبەر ئەوەمە یەکێک نییە لەو باسانەی کە بتوانرێت پژیۆخرێ لەبەرەوە ڕۆژێکیش دانراوە و ڕێزگرتن بۆ ئەم بابەتە. زۆر باشە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئاسایشی خۆراک چ مەترسێکی لەسەر ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا؟ ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە. ئاسایشی خۆراک یەکێکە لەو بابەتە گرنگانی کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە هەیە. چونکە بەبێ ئاسایشی خۆراک وڵات ئەکەوێتە مەترسیەوە. ئێمە ئەگەر بیرمان بێت کاتی خۆی کە ئێمە ڕفراندۆمان کرد پیانە وتین ئێوە چین ئەگەر دەرگاکانتان لێ بگرین لە ماوەی هەفتەیەکە ئێوە مرن. ئەگەر سێری وڵاتی چیۆک و ئێران کەین ئێران چەندێک ئەو گەماروانی کە خراوەتە سەر لەبەروی ئاسایشیشی خۆراکی باشی هەیە هەتا ئێستا وڵاتەکە بنەماکانی لەدەست نایەوە تا ئێستا نەتوانراوە ئەو وڵاتە بڕۆخێنرێت تەنها ئەو گەماروانی کە خراوەتە سەری لەلایەنی دەرەکیەوە بووە. بۆیە ئاسایشی خۆراک بەشێکی زۆر زۆر گرنگی ئاسایشی نەتەوەییە. بەڵام وەکو هەرێمی کوردستان ئەتوانین بڵین بۆ هەندێک بەروبووم ئاسایشی خۆراکمان 100%. بەڵام بۆ هەندێک بەروبوومیش ئاسایشی خۆراکمان زۆر باش نییە. بۆ نمونە گەنم لە هەرێمی کوردستانە بۆ ئاستی خۆبژێوی 100%. بەڵام لەم ساڵانەی ئاخیری شاتا 2 ساڵ لەمە پێش بەهۆی وشکە ساڵیەوە بڕی ئەو بەرهەمە زۆر دابەزی. بۆ خواردنەکانی کەش ئاسایشی خۆراک جوتیاری ئێمە وا بیرەکاتەوە کەسانی کە کشت و کاڵەکەن وا بیرەکەنەوە چ شتێک سەرفە بێت چ شتێک بە بازارکردنی بۆ دروستە بێت. بۆ نمونە گۆشتی سوور ڕاست ئێمە لە دەروی وڵاتی هێنین بەڵام خەڵکێکی زۆریش ئێستا خەریکی بەخێوکردنی ماسین بەخێوکردنی ئاژەڵن داواجینیان هەیە چکە لەبەر ئەوەی پارەیەکی باشی تایە قازانجیشی باشی تایە بازارەکەشی باشە. بەڵام بە کوی گشتی ئەتوانین بڵێن ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان و عێراقا ئاسایشێکی پڕمەترسیە. چکە ئێستا هەتا ئێستاش لە هەرێمی کوردستان و عێراقا کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە ئاسایشی خۆراک دابین کراوە. بەمەش مانای چیە گەێنێ؟ مانای ئەوە گەێنێ کە ئاسایشی خۆراک لە عێراقا پڕمەترسیە لە هەرێمی کوردستانیشا مەترسیدارە. یعنی ئەو هەنگاوانی کەنراون لە ئاستی پێویستانی. بەڵێ مامۆستا سەرنجی بەڕێستان لەسەر تەواوی جیهان چییە لە ڕووی تەواوی خۆراک لە دنیادا لە بەکارهێنان لە بەرهەمهێنان و هەروەها لە بەفرۆدانیش؟ ئەمە پەیوەندی بە ڕۆشنبیری وڵاتەکانەوە هەیە ڕۆشنبیری کۆمەلگاکانەوە هەیە. تۆ بێت تاک ڕۆشنبیر کەیتەوە بۆ ئەوەی خواردن بە فیڕۆ نەیات. قسەیەک هەیە لە ئابووریا ئەڵێت لە ئاسایشی خۆراکە ئەڵێت ئەو خواردنی کە بە فیڕۆ ئەدرێت بەشی جیهانێکی ترەکات. خۆ ئەوانەی کە بەهۆی زۆرخۆریەوە ئەمرن لە ساڵێکا بە پێی ئامارەکان 3 ملیۆن کەسە بەڵام ئەوانەی کە بۆ هۆی هەژاریەوە ئەمرێن 1 ملیۆن کەسە. لەبەرەوە پێویستە تاک ڕۆشنبیر کرێتەوە. کاتی خۆی ئێمە لە کۆمەڵگای کوردەواریە هەتا ئەم چەند ساڵی پێشوش کە بارودۆخی ئابووری باش بوو دایم گلەی ئەوە کرا خواردنێکی زۆر بە فیڕۆ ئەدرا فڕێ ئەدرات وەکو پێویست بەکار ناهات. بەڵام ئەمە لە ئەوروپایە نابینیت. تەنانەت کە خواردنەکەن تەنها ئەو بڕاکەن کە ئاخورێت یعنی هیچ شتێک نییە بەناوی بە فیڕۆ. مامۆستا ساڵانی ڕابردووە ئێساوانە ئێستش تا ڕادێک وایە بەڵام بەهۆی خراپی باری ئابووریەوە ئەو زۆر بە فیڕۆدانە نابینیت هەیە بەڵام زۆر کەم بۆتەوە. زۆر باشە باسمان لەوە کلەوەی کە ئێستادا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەگشتی مەترسی هەیە لەسەر ئاسایشی خۆراک. ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ئابووریەکی جێگرمان نییە لەبەرەوەی زۆربەی ئێمە خواردەمەنەکانمان لە دەرەوە هاوردە ئەکرێت بۆ ناو خاکی هەرێمی کوردستان. یەکێک لە کێشە هەرە سەرچیەکانی هەرێمی کوردستان و عێراقیش ئەوەیە ئێمە پشت بەنەوتە بەستین کەرتەکانی ترمان وەلا ناوە. ئێستا کار کراوە لێرە بەڵام کارەکان لە ئاسی پێویستانیە. ئێمە لە هەرێمی کوردستانە 5 باقی کشت و کاڵیمان هەیە
ئەم بانقە کشت و کاڵیانە لە 2004 لەوە پێشیش هەبوو بەڵام لە 2004 کە دۆخی ئابووری باش بوو زیاتر ئاکتیڤ بۆیەوە لە 2004 بۆ 2015 بڕی 130 میلیۆن دۆلاریان یاوە بە هاوڵاتی پرۆژەی بچووکیان پێ کردووە کارەبایان پێ ڕاکێشاوە بیریان پێ لیاوە ئیتر لەم بڕا 8500 کەس یاخود پرۆژەی بچووک سوودمەند بوونە بەڵام لەگەڵ ئەمەشا کێشە هەیە کێشە هەیە لە نەوعی ئیشکردنەکەیە بۆ نمونە حکومەت کە لە ڕێگەی بانقە کشت و کاڵەکانەوە کسیاوە هاوڵاتی هاتوونە بۆ ئیشی تر بەکاریان هێناوە پارەی یاوە پێی پرۆژەی کشت و کاڵی پێ بکات چۆ عەرزی پێکڕیوە یعنی ئەم کێشانەش هەیە جگەلەوە ئێمە بۆردی وەبەرهێنانمان هەیە بۆردی وەبەرهێنانمان هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەم بۆردە لە ساڵی لە مانگی هەشتی 2006ەوە هەتاوەکو سەرەتای ساڵی 2022 34 پرۆژە لە هەرێمی کوردستان ئەنجام ماوە بۆ ئەم 34 پرۆژەیە 1 ملیار و 47 میلیۆن دۆلاری سەرف کردووە ئەمە ڕێژەیەکی زۆرە وەکو دروستکردنی ژێرخان بەڵام لە ئاسی پێویستانیە لە ئاسی تەماحی ئێمانە ئەکرێت کە دۆخی ئابووری باشتر بێتەوە زیاتر پارەی زیاتر سەرف کرێ وەکو وتم بەبێ ئاسایشی خۆراک تۆ ئاسایشی نەتەوەیت لە مەترسیایە تۆ بەرگەی 1 مانگ گەم ئارۆدان ناکەویت لێرەدا چی هەیە وشکە ساڵی هەیە کارەساتی سروشتی هەیە ڕاستە وڵاتی ئێمە لافاویتیانە بەڵام وڵات هەیە بوو مەلەرزەیتیایە لافاویتیایە وشکە ساڵیتیایە ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی هەیە لەسەر ئەو هەرێم وڵات باشەمە مەسەکەواتە کاری حکوومەت وە لایەنی پەیوەندیدار چییە تا ئاسایشی خۆراک بەتایبەت لە هەرێمی کوردستانە پتە بکرێت هۆکار زۆرن بەڵام هۆکاری یەکێک لە هۆکارە دیارەکان ئەوەیە کە نەهێڵڕێت ڕەگەزی زەوی بگۆڕێ ئێستا زۆربەی ئەم زەوێ ئەم پرۆژە نیشتە جێبوونانە ڕەگەزی زەویەکەی لە کوشتتوکاڵیەوە گۆڕاوە لە کوشتکاڵەوە گۆڕاوە نیشتە جێبوون ئەمە چی کردووە زەوی وەبەرهێنانمان کەم بووتەوە کە زەوی وەبەرهێنانمان کەم بوویەوە ئێمە ناتوانین پرۆژەی کشتتوکاڵی ئەنجام بین کە پرۆژەی کشتتوکاڵیشمان ئەنجام نایە بەرهەممان کەمە بێتەوە کە بەرهەممان کەم بووە چیەکەین هاورداکەین وەکوی ئێسەی بینین جگە لەوە ژێما بێ دایم پرسیارە خۆمانکەین ئەم شتانە بێ ڕێکخرێت بە بازاڕکردنی بۆ دروستکرێت هەنێ شتەیە بە جوتیار ناکرێت بە حکومەتەکرێت ئێمە نابێ بڵێن هەناری هەڵەبجە هەنارداکەین ئەمە کێشەیە کێشە لە هەناردەکردنەکەیان نییە کێشەکە لەوایە ئێمە ئابێت تێربین لە هەناری هەڵەبجە وە کۆگاکانمان پڕکەین لە هەنار اینجا هەناردی دەرەوەی کەین کەواتە پێویستمان بە هەناری دەرەوە نەبێت بێتە ناو هەرێمی کوردستانەوە پاشان هەناری ناوخۆ ببرێتە دەرەوە ئێمە ئەبێ بەرهەمی ناوخۆ تێری لێ بخۆین کۆگاکان پڕکەین اینجا هەناردەیکەین نەک 20 تەنمان هەبێ 500 تەنمان هەبێ 1000 تەنمان هەبێ خۆمان هەناری هەڵەبجە نەخۆین و بڵێن وەڵای مە وڵاتیشی هەناردەکارین هەناری دەرەوەی یەکەین ئەمە کێشەیە ئەبێ ئەم شتانە ڕێکخرێتەوە ئەم شتانە تەنها بە حکومەتەکرێت بەڵێ هەبێنە سەر هۆشداری چاک بەرامبەر بە خۆراک لەوانەیە ئێمە کەم تا زۆرمان کاتێک کە چوو بێنێتە ڕۆستەورانتەکان یان هەر لە ماڵەکەی خۆشمانە ئەبینین کە چەندین خواردن هەیە کە تۆ زێکمان لێ خۆی لە دوای ئەوە فڕێئین یان کە چینە ڕێستۆرانتەکان بە چەند جار بینیمانە لەسەر مێزەکە چەندین جۆر خۆراکی تایە چەند خواردنیان داوا کردە بەڵام یەک دۆزی لێ خوراوە لە دوایی ئاوا بەجێ هەڵدراوە ئایا هۆشداری چاک لێرە لەکوێیە لەوەی کە ئێمە بتوانین با لایەنە ئابوووریەکەی بۆ ئاسایشی خۆراکیش و خۆشم بتوانم ئەو لایەنە زیاتر پەرەی پێ بم لە ڕاستیە یەکێک لە ئیشەکان ئیشی کەناڵە بەڕێزەکەتانە ئیشی مەبەستم ڕاگەیاندنە بە شێوەیەکی میدیاکان بەگشتی یەکەم شت دووهەم شت ڕادەی تێگەیشتنی خێزانەکان چۆنە ئەما بێ لە خێزانەوە فێرکرێت من بیرم ێ مناڵ بووم تەمەنم 10 ساڵان بوو چوینە ماڵێکی هۆڵندیەوە نانمان خوارد قاپێک برنجم تێکرد دوو کەوچکم لێیە ژنە هۆڵندیەکە ئاگاداری کردمەوەتی پێویست ناکاتەوە ئەو ناخواردن چەندێک تیەکەی ئەو نەبخۆ خاوەنی ماڵەکە بەڵام لەوانەیە لێرە و کارە دووبارە بکرێتەوە هەر ئەو میوانە کە ڕۆژێتە ماڵەکە پێی ناخۆش بێت بڕۆ بکە ئەو قسەیە ئاها چۆن لەڵێ ئێستاش ئەوە بیرمە بۆی جێڕمەوە یعنی تۆ ئەبێ لە لایانی دایک و باوکۆ ئاگادارکریتەوە ئیتر ڕۆشنبیر کریتەوە بە هەر شێوێ بێ لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بێ لە ڕێگەی خێزانەوە بێ ئاستی خوێندەواریت ئاستی ئەوەی تۆ چۆن بیرەکەیتەوە ئەم شتانە هەمووی پەیوەندی بۆ بنەمایانەوە هەیە باشە بەس لێرە ئەیبەیە ئەگەر من میوانداری بەڕێز بکەم ئەگەر مێزەکەم شوێنی بۆشاییتیا بمێنێت ئەبێت دوونەوە عەش لەدا بنێم ئەبێت دوونەوە برنجدا بنێم ئەبێ مریشکیش و گۆشیشدا بنێم ئەمە چۆن ئەم کەلتورە واز لێبێنین کە تۆ یەیتە ماڵەکەی من بۆ ناخواردن نایی
بۆی ئەوەی کە من ببینیت. ئەم کەلتورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەناوبانگە بەم جۆرە کللتورانە من بڕام نییە بنە بڕکرێت تەنانەت تایکی کوردیش وەکەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەژی هەر ئەم شێوە بیرکردنەوەی هەیە بەڵام وەکوتم لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی خێزانەوە ئیتر ئێمە وای نازانم ڕەنگە هەنێ زۆربەی کاتە خۆشمانین ڕەنگە ژن و مێردەکە بە تەنیا بنیان مناڵێکی بچووکیان هەبێت بەشی 6 نەفەر لێنێن بۆ ئەو لێناوە بۆی بمێنێتەوە ئەڵێن نەوەک میوانێک بێت سەردانمان بکات کەواتە قەیرانی ئابووری نییە قەیرانی ئابووری قەیرانی ئابووری نییە بۆیەوە بیرەکە باشە یەک شتی تر کە ئەچینە ڕێستۆرانتێمە لە ئەوروپای نییە بەڵێ لە ئەوروپای نییە چی بکەین کەواتە ئەوەمان لێ بێت من نایزانم چی بکەین هەرەبێ کەوتۆ سەر خێزانەکان ئەبێ ئەم کللتورە بشکێنین بەس بەڕێی من ئەمە ناشکێنرێت ئتر ئەمە سروشتی ئێمەیە بڕوان ناکەم هەنێشت هەیە بشکێنرێت بەڵام ئەتوانین تا ڕۆشنبیرکەینەوە ئەوەندە خواردن لێ بنێ کە بیخوات لەبەروی هەنە جاهرە و خواردنەکە لی ئەنێ لەوانەیە بۆ ژەمی دوای ئەوە بڵێ ئەمە لەبەروی گەرم کراوەتەوە من نێخۆم یان ئەمە خواردنی وەڕۆیان ئەمە خواردنی دوێنێ من ناتوانم بیخۆم لەبەرەوەی کۆنا زۆر ڕاستە بەداخەوە بڵێ مامۆستا شتێکی تر لە ڕێستۆرانتەکانە ئەگەر هەر یەکێکمان بچینە ڕێستۆرانتێک بەردەوام داوای نانی گەرمەکەین بە نمونە هێنمەوە نانە هێنمەوە ئەگینا خواردنەکانی زۆرە نەوانی کە بە فیڕۆ ئەیرن ڕەنگە 3 لە 4 لە من داوا بکەم کە یەک شلیان بخۆم لە شلەکانی تر یەکی کەوچێکی لێ بەم و ئەوان تشمی فڕە ئیرن بە فیڕۆ ئەدرێ خەسارە بێت بەس تەنها لە نانە ڕۆژانە لە سلێمانیا بە نمونەوە گرین چەند نان بە فیڕۆ ئەدرێت نانەکە بۆ مندانراوە ڕەنگە پارچێکی لێ بکەمەوە ئەوەی تری فڕە ئەیرێت یان ڕەنگە نانێکم لە بەردەما بێت لەبەری سار بۆتەوە داوای نانێکی گەرمەکەم نانە ساردەکە هەروە چۆن هاتووە ئەوە بە ساقی فڕە ئەیرێت ئێمە ناتوانین ژمارە دیاریکەین ئەمە چکە بێت توێژینەوەی لەسەرکرێت بەڵام یەک شت کۆنتترۆڵ ئەماکات هیوادارم خاوەن ڕیستۆرانت و چێشخانەکان ئەو سیستەمە جێبەجێکەن تۆ ئەگەر قاپێک برنجمانەکەیت هەر پارەی برنجەکە بە ئەگەر داوای نانەکەیت پارەی نانەکە و بەجیا لێ سەنرێت ئەگەر داوای شلاکەی پارەی شلەکە و بەجیا لێ پێ ناخۆش ئەمە ڕێک کۆنتترۆلی کێشەکەکات چونکە بەبێ ئەوە کۆنتترۆل نابێت ڕێزمێت تاکی کوردی چۆن بیرەکاتەوە ئەڵێ من هەر پارەکە ئایم بیخۆمونەی خۆم هەر لەسرم حسابە لەبەرەوە بە هەر داوایکەم بەڵام ئەگەر هاتی پارەی نان و شلە و برنج و گۆشت و هەرچیەکە بەجیا وەرەگرت کەواتە بە فیڕۆدان ڕوون لەسەرەوە قسەیەکەیە چۆت کابراچێتە ڕێستۆرانتێکەوە ئەوەنە نان داواکات بە یەکە بابەوە کەواتێمە ئەتوانین بڵێن کە ئێمە پێویستە ئەمە هەل لە مناڵیەوە فێری مناڵەکانمان بکەین لەوەی کاتێککە لە ماڵ و داوای شتێکت لەیەکە بڕێکی کەمی بۆ تێبکە ئەمە لەبێت لە مناڵی و لەوە چێت ئاسانتر بێت کارەکە فرەلایەنە وەکو وتم ئەبێ ڕاگەیانەکان خەڵک ڕۆشن بیرکەنەوە حکومت سیستەم دانێ ڕیستۆرانتەکان ئەم قسەی من جێبەجێکەن کە پارەی شتەکان بەجیا وەرگن لەو کاتەیە چی ڕۆیە بە فیڕۆدان نامێنێت تاقە حەلیشی ئەوەیە ڕنگ بە قازانجیشی بێەوە هاوڵەتی کاڕوا لە ڕیستۆرانتەکانانەخوا ڕنگ بێ کەسێک بڕوا بە ناچاری کە داوای شتێکەکە هەر شتەکەی هەر بۆ بێت بەڵام کە پارەی شتەکەی لێوەرنەگرێت پارەکەشی بۆ گەڕێتەوە ئەسڵ باشە مامۆستا تازە ئێمە ڕەنگە بەم جۆرە هاتی بێتین و هەندێک لە کەسەکان لە هەرێمی کوردستانە بەم جۆرە بیرکەنەوە کە بە فیڕۆدان ئاساییە شتێکی گرنگ نییە و قەیشێکە بانانێ فڕێ بگیرێت بەلایەوە گرنگ نەبێت بەڵام ئەتوانین کار لەسەر مناڵەکانمان بکەین سیستمی پەروەردە پرۆسەی پەروەردە چی فەراغێکی تایە لە ڕووی ئابوووریەوە تا ئەم مناڵە لە ڕووی ئابوووریەوە پێ بگەێنرێت بەڕاستی من ناتوانمەوە باشتروا بوو پسپۆڕێکی پەروەردەیی بێنی چکام بەڕێستان مناڵێکی مناڵ وەکو کۆمپیوتەر وایە کە چی فێرکەیت هەر ئەوە ڕۆیان باشە بەڕێستان وەکو پسپۆرێکی ئابووری ئەگەر منهەجێک زیاد بکرێت وەکو ئابووری بۆ قۆناغەکانی ئەتوانێت منهەجێک دروست کرێوەکو بنەما ڕۆشنبیری ئابووری ڕۆشنبیری ئابووری بۆی ئەو مناڵە فێرکەیت چۆن پارەکەی سەرف کات تەنانەت بۆ خواردنیش نەبێت بۆ هەر شتێک بێت ئەتوانێت منهەجێک دروست کرێوانەیەک دروست کرێ بەنای ڕۆشنبیری ئابووریەوە کە ئەتوانێت لە داهاتوە ئەم کۆمەڵگەیە بەرەو پێش بەرێت و لەو جۆرە کێشانە بەدو ئەو نمونەی فێرکرێت کە بەڕێزت لە ماڵە هۆڵندیەکەیە بووی چەندم بۆ ئەخورێت چەند بەشی خۆمە ئەوە نەبخەمە قاپەکەمەوە بزەبەت چەندین ئەتوانێوانەیەکی وا دانرێت کە ئەم جۆرە کێشانە بنەبڕ کات وە تای کێشی ئابووری دروست کات شەر نییە پسپۆڕی هەبێ لە ئابووری بەڵام تای کێشی ئابووری دروست کات بە فیڕۆدان دروست نکات کۆمەلگای ئێمە وای لێ هاتوو کە بارودۆخی ئابووری باش بوو سارەیەکی مۆدێل ئاخری بە قیز ڕاکێشا خۆی کرێچی بوو
ئەها ئەمە ڕۆشنبیری ئابووری نییە تەنانەت بۆ بە فیڕۆدانی خواردنەکەش بە هەمان شێوەیە لەبەرەوە ئەگەروانەی چوا دروستکرێ و لە بنەڕەتیەوە بخوێنێت بەڕاستی شتێکی زۆر باش مامۆستا قسەیەک هەیە لە ڕووی تەندروستیەوە باسەکرێ بێگومان ئەم قسەیە ئەڵێ خۆراک وەکو دەرمان بخۆ تا لە داهاتووە دەرمان وەکو خۆراک نەخۆیت بکی بە سێژەمەکە بەس دەرمان خۆی لە باتی خۆراکە پێناسەی بەڕێزت بۆ ئەم وتەیە لە ڕووی ئابووریەوە چیە لە ڕووی ئابووریەوە هەر بەشێک لە پێناسەی ئاسایشی خۆراک بەو شێوەیە ئەڵێ ئەو خواردنی کە ئاگا بە تاکەکە پێویستە تەندروست بێ سەلامەت بێت ئێمە لە کۆمەڵگای کوردەواری ئەگەر سێرکەین بیرمان بێت کوا نەخۆشی سەرەتان هەبوو ئەسڵەن نەخۆشی سەرەتان بوونی نەبوو لەوەتی کوالتی خواردنەکە تێک چووە سێرەکەی ئێستا زۆر بە ئاسانی لە هەموو کوچە و کۆڵانێکە لە هاوڕێکات خزمەکەت دراوسێکە دەبینی کە تووشی ئەو جۆرە نەخۆشیە بووە لەبۆر ئەوە سێرکەیت ئەگەر کوالتی خواردن باشکەیت تۆ لەو سەرەوە چیەکەیت تێچوونی تەندروستیش کەمەکەیتەوە خۆمە هەمووی تێچوونە لەو سەرەوە گەر سێریکەیت هەمووی سیلسلەیەکە ئەڵلقەیەکە ڕەبتی یەکە لەبەرەوە کوالتی خۆراک زۆر گرنگە لە ڕێگەی کوالتی تەنانەت ئەو خواردنەیە کە هاوردا ئاکرێت پێویستە ئێمە لەسەر سنوورەکان کوالتی خواردنمان کوالتی کۆنتترۆل زۆر لەوەی ئێستا هەیە پتەوتر بێت چکە کوالتی کۆنتترۆڵێک کە پتە و کرد لەم جۆرە کێشانە دوورەکەویتەوە جگە لەوەش لە ڕێگەی وەزارەتی کوشت و کاڵەوە کوالتی کۆنتترۆلیشمان هەیە لە ناوخوای ئەم بەرهەمانە کە بەرهەمە هێنرێت ئەبێت لەو موادە کیمیانە دوور خرێتەوە بۆ ئەوی خواردنیشی تەندروست بگا بە تاگەکانی کۆمەڵگە زۆر باشە ئەگەر بمانەوە لەسەر ئەو هێڵی مەترسی ئاسایشی خۆراکە هەرێمی کوردستان دوورکەوێتەوە ئەتوانین بڵێن برەودان بە کەرتی کشت و کاڵێک یەکێک ئەبێت لە هۆکارە سەرەکیەکان نەک یەکێک ئەسڵەن بربڕەی کارەکەیە ئەتوانرێت ئێستا کە بانکە کوشت و کاڵەکان ڕاوەستراوە دیسان چالاکرێتەوە دیسان پێشی نەباتەوە بە جوتیار هاوکاری بکرێت لە ڕێگەی بنەتۆوە بنەتۆی باشەوەی کە بەڕێوەبەراتی کوشت و کاڵەکان تاقیکردنەوەیان لەسەر کردووە چونکە ئەو بنەتۆی کە لەوان وەریەگری بەرهەمێنانی زیاترە بێت جگەلەوە لە ڕێگەی یاساوە ڕێگری کرێت لە گۆڕینی ڕەگەزی زەویەکان بۆ نەزەوی کوشت و کاڵەکان بگۆڕێ بۆ زەوی پیشەسازی و نیشتە جێبوون جگەلەوە ئەبێت ئێمە هەوڵ بین وە بەرهێنانی زیاترکەین لە ڕووی دانەوێڵە و لە ڕووی گۆشتەوە ئەبێ ئەم پلانانە زیاتر بروی پێ بدرێت دروستکردنی بەنداو لەسەر شوێنێکمان هەیە لە دێلێژە شوێنەکەشی دیاری کراوە بەڵام کارەکان لێ ڕاوەستانەوە بەنداوێک لەوێ دروست کرێت ئاوی تیا کۆ بێتەوە ئەو ئاوە کە بەرە درێتەوە بە درێژایی مەتیقەی هەمەوەن و جاف و سەنگا و ئەمانە هەمووی ئەبێ بە ئاودێری ئەتوانێت برنجی لەسەرکرێت ئەتوانێت ڕاوەماسی تیا بکرێت ئەتوانرێت ببێ بە ناوچەیەکی گەشتیاری ئەگەر تۆ سێریکەیت فرەلایەنەیە یعنی زۆر شت هەیە بکرێت بەڵام هەنێ ئیش هەیە ئیشی حکومەتە ئەتوانرێت ئەگەر ئەم بەرهەمە زۆر بێ بۆ نمونە ئێستا کە بەرهەمی هەنار زۆرە ئێمە پێویستە کۆگا دروستکەین لەسەر ئاسی شارەکان کۆگای گەورە بۆی هەیە ئەم بەرهەمی هەنارە لە کۆگاکانە دانرێت هەتا 6 مانگی کەش سوودی لێ ببینرێت بەم شێوەیە ئێمە چیمان کرد هەم بەرهەمەکەمان پاراست هەم نرخەکەمان پاراست هەم ڕێگریش بووین لەوەی کە نرخەکەی بەرز بێتەوە هەم ڕێزمان کرد لە کار و ماندووبوونی ئەو جوتیارە بزەبت بەڵام هەنێشتی شەی هەربێ ڕێکخرێ بە بڕێی من بۆ نمونە سێرەکەی جوتیارێکی فەقیر 1 ساڵە ئەم پرۆژەیە جێبەجێکە بۆ نمونە تەماتە ئاکات ئەم تەماتەیە هاتووە لە علووە بە 200 دینار لێ وەرەگرێ ئەو خەڵکەشی کە لە علوەی فرۆشێ کیلۆی 100 دینار قازانجە خاتە سەری بۆ نمونە 300 دینارەکە بەڵام توێشی هاوڵاتی کە ئەڕۆی لە مارکێتەکەی کڕی کیلۆی بە 1000 دینار ئەمە زۆر بیویشدانیە ئەو جوتیارە 1 ساڵ خەریک بووە بە هەموو تێچوون و هەموو شتێکەوە بە 200 دینار فرۆشتوێتی بەڵام سێرەکەی ئەو کەسەی کە لە مارکێتەکەی فرۆشێ هیچی نەکڕۆ 700 دینار قازانجی کردووە ئەمە ئەبێ ڕێکخرێتەوە ئەمە ئەبێ سزای لەسەر بێت ئەبێ شتەکان حکومەت بیکا بەڕێی من حکومەت ئەبێت ئەمە نرخە دیاریکات بەڵێ حکومەت دیاریکە بەوەنە بیفرۆشێت ئەلوە بەوەنە بیفرۆشێت بەڵێ حکومەت دیاری کردووە بەڵام کۆنتترۆڵەکەی باش نییە جگە لەوەش سێرەکەی ئەم جوتیارە بەرهەمی ناوخۆمان زۆرە سێرەکەی لەو سەرەوە سنووری تورکیا و ئێران کراوەتەوە جوتیار چی بکە حکومەتی عراقیش لێ وەرنەگرێت یعنی ئەگەر حکومەت هانە نەیات ئەگەر حکومەت زەمینەوە بۆ خۆش نەکات ئەگەر حکومەت بە بازارکردنێ بۆ نەکات کەرتی کوشت و کاڵ سروشتی وایە هەموو کەسێک ناچێتە ناوی و ڕێژەی مەترسیکایە زۆرە وەکو پرۆژەیەک نییە تۆ کە سەرمایەکەت ئیم سەڵدانیت
ئەگەر ئیمساڵ سەرمایەکە و بە هەر هۆکارێک لە دەزەیت تۆ ئیفلاس کرد کەواتە ناچیتەوە سەرەوە پرۆژەیە لەبەرەوە ئەم شتانە ئەبێ حکومەت زمانی کات مامۆستا لە ڕووی ئابوووریەوە بۆ بەرهەمی ئاژەڵ هەرێمی کوردستان تا چەند لەبارە تا چەند لەبارە زۆر لەبارە بە تایبەت ئەگەر بەرهەمی ماسی بە نمونە وەربگرین ئەوەندە بتوانین حوزی ماسیمان هەبێت ئەوەندە پرۆژەی ماسی بەخێوکردنمان هەبێت کە پێویستمان ماسی دەرەوە نەبێت زۆر لەبارە من ناتوانم بڵێم ئیشەکە سفر کراوەتەوە ئیشی باش کراوە خەڵکی ئێمە لە ساڵانی پێشووە هەتاوکو 15 ساڵ لەمەوە پێش ڕۆشنبیری خواردنی گۆشتی ماسی هەر نەبوو بەڵام لەبەرەوەی کە سێریان کرد قازانجێکی زۆرەکات پرۆژەی تاک زۆر بەرەو پێشچوو تەنانەت ئێستاش سێری کە ئەو کەسانی کە ئاژەڵداری ئەکەن بۆ لەوەڕیان بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان بەشی ئەوەی هەیە کە لەوەڕی هەبێت زۆر لەبارە ئەکرێت حکومەت بەڕێی من ئەبێ حکومەت زیاتر زمینە سازکات تەنانەت ئەگەر تاکیش ئەو پرۆژانەی پێجەبەجێ نەکرێت حکومەت ئەتوانێت خۆی ئەو پرۆژانە دروستکە ئێمە ئەزانن زۆر دەرچووی کوشتتوقاڵیمان هەیە ئەتوانرێت هەر مەساحەیەکی زەوی بێت 100 دۆنم بێت 200 دۆنم بێت ئەم ئاژەڵە بە شێوەیەکی ئەکادیمی بهێنرێت بەخێو کرێت زاوزێک هات وە شیرەکەی وەرگیرێت لە پاڵ ئەم شیرە ئەتوانێت چی بکە کارگەیەکی دروستکردنی ماڵ دروستکات ئەم شیرە وەرگێت کراوە ناتوانین بڵین نەکراوە کراوە بەڵام لە ئەسی پێویستانیە پرۆژە هەبووە لەبەر ئەوەی ڕێگای قیرتاوی نەبووە 3 کیلۆمەتر هەتا گەیشتۆتە قیرە ڕێگا سەرێکەکە کە قیر بووە ماسی دروست کردووە بەڵام هەتا چۆتە ئەو 3 کیلۆمەترە کە جادەکەی باش نەبووە بۆ بە ماستاوە منە بەرزی و نەزمی کردوم سارێ پێویستە بەڕادی بۆ دابین کردرێ پێویستە جادەی بۆ دابین کرێ بەڵام وەکو وتم هەنێ ئیش هەیە ئەوەی کە تا کردوێتی لە توانای تاک هەیە بەڵام هەنی ئیش هەیە ئەبێ لەسەر ئاسی حکومەت کرێ چکە کە حکومەت شتەکانی کرد کە سیستماتیک بوو باشتری شەکان بەرەو باشە ئەتوانین بڵێن هەنێ جار تاکیش خۆی هۆکارە بۆ لایەنە ئابوووریەکەی خۆراک هەر بۆ نمونە ئێمە لە کاتی کۆڕۆنایاوەری بگرین هەرچ کاتێک کە بڵاو ئەبووە لەوەی کە کەرنتینە ئەکرێت ئەتبینی مارکێتەکان بازاڕەکان هیچی بەر نەئەکەوت ینی تەنانەت وای لێ ئەهات کاندێک خۆراکە بوو هەر نەمابوو لە بازاڕە یان ئەوتان نرخەکەی ئەوەنە زۆر ببوو لە بەرەوەی خواستی زۆری لەسەر بوو لای هاوڵاتیان ئەمە وەکو نمونەیەک لە سەردەمی کۆرۆنا تو ئەمڵەن چەندی نمونەیەتر هەیە کاتێک کاڵن ئەم خۆراکە نامێنێت لە بازار ئەبینی هەرچی هاوڵاتی هەیە ئەچێت ئەیهێنێتەوە ئەبێ هاوڵاتی چی بکات لەو کاتەیە ئەمە هەنێجا شیکرد ناتوانانی شیکەیتەوە ئەمە هەر پەیوەندی بەلایانی ڕۆشنبیری تاکەکەەوە هەیە ئێمە زۆر جار ئەمانوت کۆمەلگای ئێمە ناڕۆشنبیری ئەم شتاناکات هێرشە با بۆ شتەکان بەڵام بینیمان ئەم شتە لە ئەوروپاش بینیمان لە ئەمریکاش بینیمان بەتایبەت ئەمەزمانە لێوێش بیانی هەنێ شت هەیە دایم دەروی کۆنتترۆڵە نازانین چۆن مامەڵی لەگەڵاکرێ ڕاستە لانی ڕۆشنبیری زۆر گرنگ بەڵام هاوڵاتێکە خۆشی هۆکارە بوو ئەوەی کە ئەم خۆراکە نرخەکەی زیاد ببێت لە بازارە ئەمە ڕاستە بەڵام هەنێشتی شێ دایم کۆنتترۆل ناکرێت خۆ ئەمە ڕاستە لێرە ڕوویە بەڵام لە ئەوروپا ئەمریکاش بینیمان بەڵێ مامۆستا لە کۆتاییە تانانەت ببوورە لە شەڕی ئۆکراین و رووسیاشە هەر ڕوویایەوە ئێستا رووسیا ئۆکراین کە لە سایە 30 دانەوێڵی عالم جیهان دابینەکەن ئەو ڕێژەیە دابەزیەوە بۆ لە سایە 8 تەنانەت کە ئەو قەیرانە ڕوویایەوە دیسان خواردن لە سوپەرمارکێتەکان نەمایەوە ئێستا هاتوون بە شێوەیەکی کە بازاڕەکانیان پڕ کردوتەوە بەڵام بە نرخێکی بەرزتر لەم 2 ساڵی ئاخیرە نرخی خۆراک بەعام لە جیهانە زۆر بەرز بۆتەوە شتەکە جیهانیە هەنێ شتەیە پەیوەندی بە هەرێمی کوردستان و عێراقیشەوە نیە بەڵێ مامۆستا لە کۆتاییە بەڕێستان وەکو پسپۆرێکی ئابووری ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان لە ڕووی ئاسایشی خۆراکەوە ڕێنمایی من ئەوەیە ئەم شتانەی کە سەرفیەکەی پارەیە لانی ئابووری خۆت بەرەو خراپەکەیت ئەکرێ بە پارەیەکی کەم خواردنێکی کوالیتی بەرز بۆ خۆت و خێزانەکەت دابینکەی ئەو خواردنەی کە بەڕێزە بە فیڕۆی ئەیت بە شێوەیەکی کە ئەتوانی پارەکە بگەڕێنیتەوە دانی لەو سندوقانەی کە بۆ هەژارەکان و کەم دەرامەت و کرێنیشین و ئەوانەی نەخۆشی سەرەتانیان هەیە سوودی لێ ببینن نەک بەو شێوە لە ڕێگەی خواردنەوە بە فیڕۆ بڕوە سپاس مامۆستا بۆ ئامادەبوونت مامۆستا گۆڤار بەگزادە پسپۆری ئابووری زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ڕێنماییەکانت زۆر سپاسانەکە منیش خۆشحاڵ بووین ئازان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی نۆچین لای چەند بەرگە و بابەتێک کە هاوڕێیان و هاوکارانمان بۆیان ئامادە کردوینە چینە چین لە چین کار بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران ئەکرێت لە شوێنە گەشتیاریەکان لە شوێنە گشتیەکاندا